شێوەکانی توندوتیژی دژ بە ژنان لەگەڵ هەموو ئەو دەستکەوتانەی کە مرۆڤ لە بوارە جیاجیەکانی ژیاندا بەدەستی هێناوە و لە سەردەمی پێشکەوتن و بەجیهانی بووندا هێشتا نەتوانراوە مرۆڤایەتی بەرەو ڕێگەی ئاشتی و خۆشەویستی و هاوڕێتی هیدایەت بکرێت. لەم پێشکەوتنی ئێستەشدا زۆرێک لە دیاردە کۆن و پاشماوەکانی سەردەمی ڕابردوو بەدی دەکرێت. یەکێک لە دیاردەکانی قێزەوەن و هەڕەشە ئامێز سەبارەت بەو دەستکەوتانی کە مرۆڤایەتی لە ڕابردووەوە بۆی ماوەتەوە توندوتیژی دژ بە ژنانە. ئامارەکان باس لەوە دەکەن کە ڕێژەی لە سەدا 52 ژنانی فلستینی پتر لە جارێک ڕۆبەڕووی لێدان بوونەوە. ڕێژەی لە سەدا 47 ژنانی ئوردونیش بە شێوەیەکی گشتی ڕۆبەڕووی لێدان دەبنەوە. لە سەدا 30 ژنانی ئەمریکایی لەلایەن هاوسەرەکانیانەوە ڕۆبەڕووی توندوتیژی جەستەیی دەبنەوە و 95% قوربانیانی توندوتیژی لە فەڕەنسا ژنانن. لە هەردە قوربانی توندوتیژی لە وڵاتی هێند 8یان ژنن. بە چاوخشاندن بەم سەرژمێریانەدا دەردەکەوێت کە ئەو توندوتیژیە بوونی هەیە تایبەتمەند نییە بە چینێکی دیاری کرا و کولتورێکی تایبەت یاخود ڕەگەزێکی دیاری کرا و بەڵکو سەرجەم کولتورەکان و دەوڵەتە پێشکەوتوەکانیش لە خۆ دەگرێت و ئەوانەشی کە بە دەوڵەتانی جیهانی سێهەم ناوزە دەکرێن. توندوتیژی بەواتای بەکارهێنانی هێز دێت یاخود ڕەفتارێک یان کردەوەیەکە کە بە مەبەستی قۆڕەخکردن و ملکەچکردنی لایەکی تر لە چوارچێوەی پەیوەندیەکی ناپەسەندا جێبەجێ دەکرێت کە دەبێتە هۆی زیانبەخشی مادی و معنەوی و دەرونی. توندوتیژی گوێندان، دەستدرێژی و کوشتن لە خۆ دەگرێت. ئەمەش لەلایەن پیاوان یا خود دامەزراوەیەک ڕژیمێک یان تەنانەت لەلایەن ژنانەوە بە مەبەستی زاڵبوون و ملکەچکردنی ژنانی دیکە پەیڕەو دەکرێت. باوەڕ وایە توندوتیژی دوایین زمانی گزارشکردن بێت لە بەرامبەر ئەوانی تردا. لەو ساتەدا کە مرۆڤ هەست دەکات لە ڕێگەی گفتوگۆی ئاساییەوە ناتوانێت بە مەبەستەکانی بگات. بەڵام سەبارەت بە ژن ڕەنگە ئەمە یەکەمین زمانی گزارشکردن بێت لەو کاتەدا کە لایەنی بەرامبەر هیچ زمانێکی دیکە شک نابات تا بەکاری بهێنێت. هەر بۆیە ئەم جۆرە توندوتیژیە چەشنێک لە خەمۆکی و دڵتەنگی و ملکەتی لە ژناندا بەدیدێنێت و توانا و چالاکیەکانیان لاواز دەکات. هۆکارەکانی توندوتیژی لێرەدا هەوڵەدەین تیژ بخێنە سەر هۆکارەکانی توندوتیژی. یەکەم، خودی ژن خۆی بە ئامرازێکی سەرەکی هەندێک لە جۆرەکانی توندوتیژی و چەوسانەوە لە قەڵەمە درێت. هەر بۆیە کاردانەوەی ئەو چاوپۆشیکردن و بێدەنگی دەبێت. ئەمەش بەرامبەری هانەدات زیاتر و زیاتر ژن بچەوسێنێتەوە. ئەم بارودۆخە لای ژن ڕوو لە زیادبوون دەکات لەو ساتەی ژن هیچ پەناگەیەک شک نابات کە هۆکاری پاراستنی بێت. دووهەم، نەزانین و نەبوونی زانیاری تەواو لەسەر چۆنیەتی ڕەفتارکردن لەگەڵ کەسانی تر و هەروەها هەز نەکردن بە ئەرک و مافەکانی بە فاکتەرێکی سەرەکی توندوتیژی ئەژمار دەکرێت. نەزانینی لەلایەن هەردوو ڕەگەزەوە دەبێت. هەست نەکردن و نەزانینی ژن بە ئەرک و بە مافەکانی لەلایەکەوە، نەزانینی لایەنی بەرامبەریش لەبارەی ئەو مافانە لەلایەکی ترەوە سنوور بەزاندن و توندوتیژی دێنێتە ئاراوە. وێرای هەموو ئەمانە ئاسی ڕۆشنبیری تاک و خێزان و جیاوازی ئاسی ڕۆشنبیری لە نێوان هاوسەرەکاندا بە تایبەت ئەگەر ژن لە ڕووی ڕۆشنبیریەوە لە ئاسێکی باڵاتردا بێت بۆ یەوەک کاردانەوەیەک پیاو هەڵەدات بە جنێودان و بە کەم سیرکردن و بچووکردنەوەی ژن لاوازیەکەی خۆی بشارێتەوە. سێهەم، پەروەردەی توندوتیژ تاکی توندوتیژ بەرهەمدێنێ. ئەگەر تاک قوربانی دەستی توندوتیژی بێت ئەوە خاوەنی کەسایەتێکی لاواز و متمانە بەخۆ نەبوو دەبێت. بۆیە لە داهاتوودا ئەو کەسانە هەوڵەدەن توندوتیژی بکەنە فاکتەرێک تاک و لاوازیەکانیانی پێبشارنەوە. هەر وەک زانراوە توندوتیژی هەر توندوتیژی لێ دەکەوێتەوە. کولتوری توندوتیژی لەلایەن باوکەوە لە دژی دایک دەگوازرێتەوە بۆ مناڵەکانیش. مناڵیش لەسەر و بنەمایە پەروەردە دەکرێت کە ڕێز بۆ بەهاو نرخی ژندا ئەنێت و شێوازێکی تۆن لە ڕەفتاریدا جێبەجێیەکە. چوارەم، زۆرێک لە بیر و بۆچوون و دابوونەرێتی سیر دەبیندرێن کە لە ناخیاندا خەونی نەفامی بەدی دەکرێت لە جیاوازیکردن لە نێوان ڕەگەزی ژن و پیاودا. ئەمەش هۆکاری بچووکردنەوەی ژن و ڕۆڵی ئەوە لە بەرامبەریشدا گەورەکردنی ڕەگەزی پیاوە. ئەمەش بریتیە لە دانی ماف بە ڕەگەزی پیاو تاکو دەسەڵات و توندوتیژی لە بەرامبەر ژندا پەیڕەو بکات. چەندەها وتە و پند و بیر و بۆچوون هەن کە لە نێوان خەڵکدا باوە، تەنانەت لە نێو خودی ژنانیشدا، کە ڕنگدانەوەی ئەم کولتورە سەبارەت بەو مافانەی کە بە پیاوی دەبەخشێت و لە بەرامبەر ژندا پیادەی بکات. بۆ نمونە ژن لەم سەدەدا لەلایەن پیاوە لێدرێت. ژن وەک ڕاخەر وایە هەتا بە بەریا بڕۆی جوانتر دەبێت، یان سێبەری پیاو باشترە لە سێبەری دیوار و غەیرە. ناتوانین ڕۆڵی هۆکارەکانی ڕاگەیاندن پەردەپۆش بکەین لەبارەی پتەوکردنی ئەم جیاوازیانە و پەسەندکردنی ئەم توندوتیژیە دژ بە ژنان و کە لە پرۆگرامە نەشیاوەکاندا بڵاو دەکرێنەوە. پێنجەم، نەبوونی خزمەتگوزاری پێویست، نەبوونی شوێنی نیشتەجێبوون و زیادبوونی دانیشتوان و غەیرە. لەو ژینگەیەدا مرۆڤ تێک دەشکێت و هاندەر نییە
لە بەدەستهێنانی ئامانجەکان و دەستەبەرکردنی کاری شیاو بۆ لاوان، ئەمەش پاڵنەرە بەرەو توندوتیژی و هەڵچوون لە بەرامبەر کەسێکی لاواسردا کە ئەوی ژنە. شەشەم، هۆکاری ئابووری. لاوازی باری ئابووری کە تاک و خێزان ڕوبەڕووی دەبنەوە یاخود هەڵاوسانی ئابووری لەسەر ئاستی گوزەرانی ژیان. گرفتە ئابوووریەکانەوە دەکەن مرۆڤەکان بەرەو توندوتیژی هەنگاو بنێن و ڕق و کینەی خۆیان بە توندوتیژی بەسەر ژناندا خاڵی بکەنەوە. سەرباری ئەوەش نەفەقەی پیا و بۆ ژن هۆکارێکە بۆ بچووکردنەوەی ژن و هێنانە ئارای توندوتیژی لە دژی ئەو. لەلایەکی تریشەوە ژن ناچار دەکرێت ئەو توندوتیژیە قبول بکات و بە گوێرەی ئامارەکان ڕێژەی لە 145 حاڵەتی توندوتیژی لە دژی ژنان بەکاردەهێنرێت. حوتەم و کۆتایی. توندوتیژی حکوومەت و دەسەڵاتەکان. بازنەی توندوتیژی فراوانتر دەبێت ئەگەر ئەو دەسەڵاتە لە ژێر سایی فەرمانڕەوایی دەسەڵاتی باڵاتردا بێت. ئەویش لە ئاکامی پاڵپشتیکردن لەو یاسایانەی کە ژنان دەچەوسێننەوە یاخود پشتگیریکردن لەو کەسانەی کە جێبەجێکاری ئەو یاسایانن. هۆکارەکان و پەیڕەوکارانیان هەرچەند جیاواز بن، هەروەک راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژەی پێداوە ڕێژەی لە 107 ژنان لە نێوان تەمەنی 15 بۆ 44 ساڵان لەسەر تاسەری جیهاندا بەدەست دیاردەی توندوتیژیەوە دەناڵێن.